بەشی ئیشۆرانس مانێژمنت بەڕێوەبردننی بیمە بەشێکی نوێ لە زانکۆی ڕاپەڕین لە کۆلیژی زانستە مرۆڤایەتیەکاندا و تاکە بەشە لەسە ئاستی کوردستان و عێراقدا کە بەشێکی نوێ دەکرێتەوە لە ناوچەکە بۆیە ئەگەر بەراورد بە بەشەکانی تر دەرچوانی ئەوانەی کە بڕوانامە دەرچوانی ئەو بەشەی بە ئاسانتر دەتوانن هەلیکاریان دەستکەوێتن چکە لە هەموو جیان وایە کە بەشێکی نوێ دەبیتن و لە هەمان کاتدا بازاڕیش پێویستی پێیتی بۆیە ئەو بەشە لە ئێستادا بۆتە پێویستیەک و کۆمپانیەکانیش پێویستیان پێ دەبیتن لەبەرەوەی تا ئێستا دەرچووی ئەو بەشەمان نییە کە ئەوها وەکو بتوانی ستاف وەکو بەڕێوەبەر وەکو دارایی لە یاسا و ڕێساکانی بیمەی بزانیتن باشە وەکو کەسێک ببیتە بەڕێوەبەری لەو کۆمپانیانەی بیمەدا لەسەر ئاستی کوردستان و عێراق چووکە لەبەرەوەی هیچ دەرچوویەک نییە کە خیبرەی هەبیتن یان بەپێی یاسا و ڕێنمای بێکار بکاتن باشە بەڵام ئەوانە دەبنە دەرچوێکی ئەکادیمی یەکەم وەجبەنە کە لەسەر ئاستی کوردستان و عێراقدا کە بەشێک لەو شێوەیە بۆیە من دڵنیام لێرە و پاش هەم چووکە خوێنکاران و دەرچوانمان دەبیتن کۆمپانیەکانیش زیاتر دەبن ڕەنگە ئێستا بە پەنجەی دەستی بژمێردرێت چەند کۆمپانیایەک هەبی و بەو شێوەیەش نەنازرانرا و بەو شێوێش ئیشەکانی خۆشیان ڕەنگە نەزانن بەڵام کە ئەو دەرچوانەی ئێمە ئەو خوێنکارانە کە لە لای ئێمە دەردەچن دڵنیام ئەو کە لە نێی بازار پڕ دەکەنەوە و بازاریش زۆر پێویستیان پێ بەوان هەیە و ئاچی بەشەکەمان کە ئێمە بلۆی دەرچووی لێهاتوو دەرچوێنین خوێنکاری لێهاتوو دەرچوێنین و بەسەرکەوتوی بتوانن لە کۆمپانیەکانی بیمە کار بکەن خزمەتگوزاریەکان پێشکەش بکەن و دیدگەی بەشەکەماندا یارمەتی دەرچوان دەدەین بۆ ئەوەی ببنە دەستگایەکی بیمەیی هەڵبژێردرا و بتوانن سەرپەرشتی بکەن پێشخستن و بەرەوپێدان و لە بواری داهێنان لە پیشەسازی بیمەدا بیکەن بیمە خۆی یعنی ئەتو تەئمینی ئەو سەروەت و ماڵی کە هەتە یان ئەو ژیانی خۆشت هەتا بیمە دەتوانی لۆ ئەوەی خۆشت بیکەی بۆ ژیانی خۆت ساڵانە بە نمونە لە وڵاتان هەیە $100 دەدەی ئەگەر هاتوو لە ماوەی ئەو ساڵی تووشی هەر نەخۆشیەک عملیاتێک بووی دەتوانی لەسەر ئەو $100 هەموو مەسروفاتێک ئەو کۆمپانیایە تێچوەکەی بگرتە ئەستۆ یاخود بۆ سیارەکەت بیکەی بیمەی کە ساڵانە جۆرەها ئەوەمان هەیە ئۆشنمان هەیە لە بیمەدا یانی دەتوانین بە $50 یاخود $100 $150 بەڵام بە پێی زیاتی پارەکە خزمەتگوزاریەکانیش زیاترە بیمە دەتوانین لۆ ماڵی خۆت بیکەی لە بۆ هەموو شتێک بیمە پێویستە و لە دەوڵەتانیش ئەو شتێ هەیە و ئەو بەشەیە کە دەرچوانی ئەو بەشە هەلی کار زۆر بە ئاسانی بەدەستیان دەکەویتن لەبەرەوەی شتێکی نوێیە و لەبەرەوەی پێویستێکی ژیانیشە یعنی ئێستا کە زۆر بەمان ینی لە ماڵەکەی خۆمان کە دوور دەکەوینەوە ترسێکمان لێ هەیە لۆ ینی هیچ متمانێ هیچ ئەوەیەک نییە دەرێن بسووتێت تەواو بەڵام ئەگەرە دوات و لۆ ماڵەکە ساڵانە $200 دابی بیمەت کردبی هیچ ترسر نییە خوا نەخواستە ئاگریش بگری کۆمپانیە هەمووت بۆ دادەنێتەوە.